ئێرە پشتی کامێراکانە لە ستودیۆی هەواڵی کوردستان 24 من دەنا لە پرۆگرامی باکستێج ئەمڕۆ لەگەڵتانم بۆی کە ژەنی پشت کامێراکانتان لە کوردستان 24 پێ پیشام دەم خاوکات میوانزاری بەژێڕی سیاسی هەندرێن عەبدوڕەحمان دەکەم بۆی کە بزای هەندرێن ڕۆژانە بەچیەوە خەریکە لە دەوامیش چیەکات. دەوەرە دەمێکە چاوەڕێتەکەی بەخێر بێ چۆن یاوڕێ ئێمڕۆ میوانی بەرنامەکەی منی لە باکستێج اینجا وەستە با مایکت بۆ دابنێ فەرموو. دەستخۆش ئازیز چی فێری کردووی ئەڵێ ئازیز ئەو شێ توێ هەمومان نەزانی وەڵاهی نازان هەروها ڕاهات ئۆتۆماتیکە کۆمەڵێک پرسیار لێگەم ڕۆ لە بەرنامەکە هەندێکیان پرسیاری هەوادارەکانتە هەندێکیش پرسیاری خۆمانە بە کورت و بوختی جوابمان بدەیتەوە تەمەن چەندۆ لە دایکبووی شارێکی کەرکووک 1985 چەند کەسن لە ماڵەوە چەند خوشک و برات هەیە؟ دوو خوشک و دوو براین دایک و باوکیش بەخۆشم خێزاندارم دوو منداڵشم هەیە هیبە و شا کچێک و کوڕەکە تەمەیان چەند ماڵەکان؟ هیبە 10 ساڵە شا 3 ساڵ و شتەکە باباسی تەمەنی مناڵی هەندرێن کەنداین هەندرێن بە مناڵی هاروهار وە فەقیر وە لە مەکتەبە زیرەک بوو یا تەمبەڵ بوو؟ لە مەکتەب زیرەک بووم زۆر باش بووم منداڵیش عادەتەن منداڵ هەمووی هەر هاروها و منداڵە یعنی ئەوها بوومە منداڵیشی فەقیر نەبوومە هاروهاج بووی؟ طبعا لە خێزانەکەت زۆر لە کێ نزیکی مام خاڵ پور پلک لە کێ زۆر نزیکی؟ لە هەژاری مامەم تەمەنمان نزیکە ینی چەند ساڵێکمان بینە پێکەوە گەورە بووی لەگەڵ ئەو بەزم و ڕەزممان زۆرە اینجا ئێمە چون لای هەژاری مامەت باسی کردوتی لێدانی زۆری خواتەوە لە دەستەوە هەندێک شتیشی باس کردوەوە پێکەوە سێرکێن زایەن کاکەژار ئەڵێ چی؟ هەندرێن بە جیاوازی لەگەڵ منداڵەکانی تر کە لە خانەوادی ئێمە بوو هەندرێن هەمیشە کوڕێکی جیاواز دەردەکەوت کوڕێک بوو حەزی لە جوڵە بوو حەزی لەوە بوو کە بە حەقەت دائیمەن لە دنیای ئەدەبیشەوە خۆی ببین زۆر جار هەندرێن ڕەنگە زیاتر لەبەر تێکەڵیمان بوو وابزانم جارێکیان هەموو جارێ لۆم دەجۆرتەوە دەرێ زۆر بنم بۆی خۆش بنەتیزەم وەرگرتەوە لە جیاتەوەی پاداشتم کێ سزاددام لێدام ئەمن زۆربەی دەرچوونەکانم بە بەراورد بە برازایەکانی ترم یان خوارزەکانی ترم هەندێن نزیکترینیان بوو دەچەندە دەیان گۆ دەنگۆشێوەتان بە یەک دەکا بەڵام هەندرێن خۆستە اینجا ئێستا پێمان بڵێ بۆچی لێدانی زۆرت خواردە بەدەستی مامتەوە ناحەقی نەبوو ینی مەسەڵەن یەک لەوانە جارێکیان نووسینەوەی دەکرا و خەڵەم نووکەکان تازە هەبوو نازانێت چی پێ دەڵێن زۆر حەزم لێ بوو تازەی کردم دەمگوت بم لێنەی دەدامێ جا خەڵاتی دەکرد خەتیشی زۆر خۆشە هەژار ینی ئەمیش چاوەڕم گەتە دەرسەکەی نووسیەوە کە خەتیشی دەدامێ لە ئەخیرە چیت کرێ بڵێ؟ والحاصل لە ئاخیری کە نووسینەکەی هەموو تەواو کرد قەڵەمجافێکی لێ بوو مژ ڕاستە هەب بە دەفتەرەکەمدا هەمووی لێتێدا ئاسابی نەماکە وەڵاهی حەقی لێدانت بەوجا لێدانەکان ئەوها بوو وەڵاهی کاکەجار لێرە وەڵێ دەستە خۆشە باشە لێیەوە باش باسی ژیانی ڕۆژانەی هەندرێن بکەین پێش ئەوەی بیتە داوام یاخود دوای داوام چیەکەیت؟ عادەتەن لەبەرەوەی داوامی من شەوانە بەڵێ چون لە زانست بێنە ناتوانین لە خۆ هەستی ئەو مشکلی خەوم هەیە درنگ لە خەو هەڵدەستم ئەو کاتێکی کە لە خەوێ هەڵدەستم احتیاجی ینی وەکو هەر کەسێکی دیکە چوونە دەرەیەکە ضرورەتەکە پێویستیەکە شتێکی لێ باڵەکانە پاشانیش دەچمە وەرزش دەکەم دوایش دێمە دەوامەکەم هاوڕێی نزیکی هەندرێن کیە؟ هاوڕێی نزیک هەنە زۆرن بەس لەبەرەوەی من ڕۆژانە ینی لە هۆڵی وەرزشیم لەگەڵ کاک عادل هاوڕێی چەند ساڵمە هەمیش ڕاهێنەرمانی کاک عادل بەسڵاوم هەیە لە بۆی لێرەوە پاڵەوانی جیهانی باشە اینجا ئێمە لە زۆربەی پۆستەکان دابین لەگەڵ کاک عادل دەرجی تا یەکەی سەردانی کاک عادلمان کرد
هەندێک مەلەفی توی بۆ کەشفکردی وەرە سێر کە زان کاک عەجاڵێت مەلەف تعاملی لەگەر کچان ئەو باوەڕاکەم بزانێ بەس من ئەوەنەی ئەزانم مشەجعی زۆرە ئینجا هەرزار پێ دەرێم کاکە تۆ من بێزار بوومات بۆ ڕیسالە بۆ من دێ زیاتر نەک بۆ تۆ ڕقمی کاگەندرێن مام دێ نازام حەزمانێ لەگەڵی قسە بکەین و شخصێتی جوانە و کوڕێکی جوانە و بەژن و باڵای درێژە یعنی زۆر لەسەرێ اینجا کە نامم بۆ دێ تخواکە ماوەستا عادل لە ڕقەمەکەی ئەو کوڕەمانە دەیتێ یان کاگە هەندرێنە زۆر اینجا ڕۆژە پێم وتم کاگەندرێن وڵای بێزار بووم من ڕقەمم زۆر بۆ دێ و نامە زۆر دێت دەڵێن ڕقەمی کاک هەندرێنی یان سناپی یان شتێ وڵای کاکە من ناتوانم من بەڕاستی عینی من ڕئیویم پێ نییە حتا بتان دەمێ جا من بە کاگەندرێنم وت نەخێ کاگادم مەیە سەوتی بەڕاستی یعنی زۆر خۆشە لای من هەر خۆم حەزم لە دەنگی گڕا اینجا زۆریش کە دادنیشین تەقلیدی دەکەمەوە پێ دەکەنی زۆر خاستم بەیانێکە تەلەفۆنم بۆ دەکا کاگادل چۆنی بەیانیت باشی یعنی دەنگی زۆر خۆشی بوو ئەوەیە یەکێک لە هەوادارەکان پرسیاری کردبوو بۆچی هەندرێن وەکو پێشە چالاک نیە لە ئینستاگرام هۆنراوەکانی کەمتر بڵاوکاتەوە بۆچی؟ وڵا ئینستاگرامەکەی پێشترم یعنی تێکچوو زۆر تێکستشی تێدا بوو زۆر لە تێکستەکانم لێ ڕۆیی ئەوانشی کەمان بوو ئێستا لەو ئینستاگرامە ئێستا دام نایە ینی دایدەنێم و هەندێکی دیکەش هەیە چاوەڕێمان کردی ئینستاگرامەکەم باشتر بی ئەو داینەوە حیفە داینێم و خەڵکیشکەم باشە باسی پیشەکەت بکەین ئەگەر هەندرێن نەبووە بە ڕۆژنامەنووس چ پیشەیەکی هەڵەبژات حەزم لە پیشەی بۆن فراشتن دخوا بزیدی؟ ئەرێ لەسەر بۆن کاکە لێرە زۆر کەس گلەیت لێکاڵێ لێ پرسین ناوی بۆنەکەت چییە پێمان ناڵێ بۆ خەڵک ناڵێ و ناوی بۆنەکەت چییە؟ بۆن ینی شتشی تایبەتە ئێستا هیچ معقول نییە لە ینی ڕاستەکەن پێیان ناڵێ تەواو پێیان ناڵێ ینی بەس پێشنیاری بۆنی خۆشیانە بۆ دەکەم ئەو بۆنە خۆشەوە بەسی خۆت ناڵێ ئێستا هیچ معقول نییە ینی چەند کەسین ئەمنم هێمنە فلانە ینی هەموو یەک بۆنمانێ بمانای نییە خۆشیەکەیەوەی هەر کەسە بۆنی خۆی لە پیشەکەت ڕازیت؟ ڕازیم حەزت لەو بوارە هەیە کە ئیشەکەی بێژەری سیاسی طبعا اینجاوەرە با پرسیارێکی تایبەتیشە لێکەم برادەرەکان تەڵێن کە لەگەڵ هەندرێنە دەچینە دەرەوە معدەل کێشە هەیە لە کاتی چا خواردنەوە و قاوە خواردنەوە لەگەڵ کوپەکەی یاخود پەرداخەکەی کێشەکەش چی ئەڵێن کەرپووی گەورەیە لەبەرەوە کوپی بچووک و چای ئەوە ینی پەرداخی چای بچووک بۆی نابێت طبعا ینی ناچمە هەموو جێ بەس مەسەرەن ئەو جیانەی کە دەچم ئەڵێن گەورە مۆبایل یەکسەر تێدەگەن فنجانێکی گەورەتر لەبەرەوەی کە قاوە دەخۆی فنجانی قاوە ڕەش دەبی ئەمنیش ینی اختیاری کە بووم درێژە کە پێ ڕەژە پێی تێکدەێت باشە یەک پرسیار مادام بۆ ئەوەنە کوپە گۆڕ و خەڵکە عەجەیە پلان نیە لوت کە بوو ئەمەلیاتکەی تەواو ئەو شکلی منە قەناعەتم پێ هەیە یعنی یەک تۆز نایەوێت باشەوها حاضر بوو پێشێ بڕۆتە سەر شاژە پێم بڵێ و کاتانەی کە لە دەوام بەچی و خەریکی عادەتەن کە دەی سێرچێک لە پێ بە خێرایی بزانێت چی هەیە هەواڵی ئەمڕۆ ئەوە جگەلەوەی لە دێرەش دەبی متابعەکەی لە بەرەوەی بێژەر کە لە ستۆدیۆی هەموو شتەکان ڕاستە خۆیان لە پڕ ڕوو دەدەن و پێم بڵێ بزان وەرە بزان هەندرێن چۆن هاوکارە چۆن هاوڕێک خۆیان لە هەموو شتێکی فەرقمانە ها من کورتم و درێژە و دەنجێ خۆشە من ناخۆشە کەم قسە دەکەم یعنی ئەو کەم قسە دەکەم زۆر قسە دەکەم چۆن هاوڕێکە ڕستوەکمان هەیە پێکەوە سڕیات شتی کەشوکە نیتم ئەزاڵاتی هەر ڕاضی دەکەم زۆر پێدەم شبان وەرە ئەو جلە بوو ئاسانترە کاتیەوەی بڕۆیتە سەر شاشە تۆ باچین ئیدی هەندرێ ساڕۆتە سەر شاشە لەگەڵمان بن زانین چۆن خۆی حازرەکات تا سەر کورسێکی کە
شتێک زۆری پێچە تا خۆیە گۆڕەیە تا مایکە بەستێ ئی هەوە تا دێتە دەوام ئەی ئیدیەوە هەندێک ڕۆشتن سەر شاشە و باکستێج ئەم جارمان لێرە کۆتایی پێدێت سپاس کە بینەرمان بوون خواتان